ئەمڕۆ دانیشتنی سێهەمی دادگایکردنی دۆسیەی سێوان قادر بوو بە مادەی 406 لە یاسای سزادان. دانیشتەکە وەکو هەموو دانیشتەکانی تری ئەو دادگا بەڕێزە زۆر بە ئاسایی بە شێوەیەکی یاسایی بەڕێچووە. تیایدا داواکاری مافی کەسی یەک کەس مابوو کە وتەکانی وەرگیراوە بە زۆری ئەوانی تریشی کە وتیان وەرگیرا بوو شاهیدەکانی دوای ڕووداوەکە بوون تقریبان دوای ڕووداوەکە و کاتێک کە سێوەی تاوانێکرام کە گواستوتەوە بۆ خەسەخانە شاهدی ئەو کاتە بوون وەرگیرای ئیفادەکانیان. بڕیاری چی دادوەر بۆ وەرگرتنی وتەی چەند کەسێکی تر وەکو شاهد کە لە پەراوەکەدا هەن دوای خست بۆ سێشەمەی داهاتوو. کاکۆسەڵان بۆچی ئەمانە درێژەی کێشاد دانیشتن؟ وەردەکاری زۆرە بێت داواکاری مافی کەسی زۆرتیایە ژمارەی شاهدەکان زۆرن لەبەرەوە دادگا ناکرێت لە جەسێکە هەمووی کۆتایی پێبێنە چونکە زۆرن دادگاش پێڕاناکات و فرێ ناکەوێت. تا چەند ڕازین لە ڕێڕەوی ڕۆشتنی دانیشتنەکان؟ زۆر یاساییە.